ڕەوشی مافەکانی مرۆڤ لە زیندانەکانی هەرێمی کوردستان زۆرجار لە ژێر پرسیاری پارێزەرانی مافی مرۆڤدا ماوەتەوە بە دیاریکراوی پرسی ئەشکەنجەدان لە کاتی لێکۆڵینەوە یان لە گرتن و گواستنەوە یان لە چاکسازیەکان. ئەمە گرتبوونەوەی کەسوکاری سزادراوێکە کە لە چاکسازی گەورانی سلێمانی لە ڕووداوێکی گوماناویدا گیانی لەدەستداوە. ئەمان کەسوکاری ئەو سزادراون کە لە چاکسازیدا گیانی لەدەستداوە و ئێستا ئەیانەوێ بەڕای گشتی بڵێن کە ئەو کەسێک کە گیانی لەدەستداوە لە ژێر ئەشکەنجەدا گیانی لەدەستداوە و بە مەرگێکی ئاسایی نەمردووە کەوا ڕاگەیەنراوە. بە هیچ شێوەیەک ئەو بڕیاری وەزیری کاروباری کۆمەڵایەتیمان قبوڵ نییە. ئەم خانەوادەیە لە سەرەتای ئەم ساڵدا کوڕەکەیان لە چاکسازی گەورانی سلێمانی گیانی لەدەستدا. گومانیان لە شێوازی مردنەکە هەیە و دەڵێن لە ژێر ئەشکەنجەدا گیانی لەدەستداوە و سکاڵیان لەسەر ئەو کەیسە هەیە. دایکی هەرێم قورئانێکی بەدەستەوەیە. نزا لەو کەسانە دەکات بوونەتە هۆکاری مردنی کوڕەکەی. هیچ کێشەیەکی لەگەڵ کەس نەبوو، مەقاڵێکی بەسیتیان ببوو لێ بردبوویان کردبوویانە ژووری فرادی و لێیاندا بوو، زۆریشان لێدا بوو. دیارە لە کامێرەکەی ئەگە بوراوەتەوە بە دەستیانەوە پرچی ڕادەچشن قژی درێژ بوو ڕایدەچشن دەیبەن بە لێدان و بە ئازارێکی زۆر و سێ جار دەبورێتەوە کوڕەکەی من لەبەر دەستیان. لەسەر ئەم کەیسە هاوڕێیەکی هەرێم لە چاکسازی گەورانی سلێمانی پەیوەندی بە شارپرێسەوە دەکات و باسی ساتی ڕووداوەکە و ئەو کێشەیە دەکات کە بۆتە هۆکاری گیان لە دەستدانی هەرێم بەر لە 3 مانگ. هەتا منەوەشم پێ و دوتم تۆ بە حەساب ئەمە چاکسازیە کاروباری کۆمەڵایەتی شوێنە کە یەکێک کێشەی هەبێت یەکیان دوورخیتەوە نەکەم وتی من ئەیهێنم بۆ ژوورەکەتان ئەگەر ئێوە پیاون سێرشی بکەن. ئیتر ئەم مناقەشانەی کرد هەڵسا کەوتە پێش ڕەحمەتی بڵێ هەرێم کەوتە پێشماندا دواوە دەستیان لێ کردەوە لێیاندا جەماعەتەکەی لێیاندا. واتە ئەوانە پاسەوانی زیندانن؟ پاسەوانی زیندان و کۆمەڵێکی سچنیشی لەگەڵا منیان خەوانە بان قەنەفەکانی نووسینگەکەیە هەرێمیان بدە دەشتەوە بە لێدان ئیتر لێوێ وازیان لێ هاوردین بدمانیان بۆ ژووری تەیناکەسی لەوێ لە ژووری بەرپرسی مەحجەرەکانە دوو کەڕەت لێیان داین دوو کەڕەت هەرێمیان بورانەوە. بەچی شێوازی لێدانەکە چۆن بوو؟ لێدانەکە بە شەق و بە زلە و ئەوانە زۆر بەش بە شەقیاندایە ناو دەمیان شەقیاندایە ناو دەم منە یعنی من ئەو لەجنەیەکە هاتن لە وەزارەتەوە ڕەسمیان گردم لوتمیان شکان ناوچانیان شکان بە شەقدایە ناو دەمی خۆمە بە دوای ئەو ساوتی هەردووکتانە کوژم ئەمی. لە پاش ئەو ڕووداوە لیژنەیەکی لێکۆڵینەوە پێکێنراوە. پاش تێپەڕبوونی 3 مانگش بەسەر ئەو ڕووداوەدا هێشتا ئەنجامی لیژنەکە ئاشکرا نەکراوە. بەڵام ئەوەی هەیە سەرۆکی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ لە سلێمانی دەڵێت با پێی راپۆرتی پزیشکی ئەو کەسا بە هەڵواسین گیانی لەدەستداوە بەڵام ڕوون نییە کە هەرێم خۆی خنکاندووە یا خنکێنراوە. نکۆڵیش لەوە ناکات لە کاتی لێکۆڵینەوەشدا ئاشکەنجەدان بوونی هەیە. شوێنی ئەو شوێنانی کەوا راپۆرتی توێکاری با بڵێن لەسەر تەرمی سزادراوە کۆچ کردووەکە کە من خاڵ بە خاڵمی خوێنەوە و ئەوانە ینی کە تەفاسیلی تیا بوو کە یان جەستەکە لە هەموو ڕوویەکەوە توێکاری بۆ کراوە. هیچ ئاماژەیەکی ئەوە نییە کە ئەم کەسە با بڵێن بەپێی ئەو راپۆرتە پزیشکە کە خێنکێنرابێ بەڵکو ینی نووسراوە لە کۆتایی با بڵێن راپۆرتەکە لە خواری نەتیجەی نهایی نووسراوە الاختناق شنقا ئەوە ینی جا الاختناق شنقا ینی خنکاندن بە هەڵواسین. ئایا خۆ هەڵواسینە یا هەڵواسینە بە دەستی کەسێک ئەمان دیاریکراوە نییە لەبەر زۆر قورسە ئەوە دیاریکرێت لەسەر بەس نووسراوە الاختناق شنقا ینی ئێمە بەڕاستی نە ئەڵێن کەسەکە خۆی هەڵواسی نە ئەڵێن ینی هەڵش واسراوە یاخۆ کوچراوە ینی بەڕاستی یەقینەن ئێمە ئەم بڕیارە قورسە ینی باسی ئەو بکەین. بەڵام بە شێوەیەکی گشتی لیژنەیەکی لێکۆڵینەوە هەیە. شارپرێس بۆ هاوسەنگی ئەم راپۆرتە چەند جارێک پەیوەندی بە چاکسازی گەورانی سلێمانیەوە کرد بەڵام بە بیانووی ئەوەی تاوەکو و دۆسیەکە لە دادگا یەکلا نەبێتەوە هیچ قسەیەکیان نابێت.
با پێی زانیاریەکانی شارپرێس لەسەر ئەو پرسە و با بڕیاری دادگا کەسێک با تۆمەتی ئەشکەنجەدانی ئەو سزادراوەی کە گیانی لێدەستدا دەستگیر کراوە. ئەمە لە کاتێکدایە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە نوێی کانونی دووەمی ئەم ساڵدا و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەو کەسەی گیانی لێدەستداوە خۆی خنکانوە و بە هیچ جۆرێک ئەشکەنجەی بەرامبەر بەکارنەهێنراوە. هاوکات وەک پایامنێری شارپرێس ئەوەم لێپرسی ئایا لە زیندانەکاندا ئەشکەنجەدان بوونی هەیە؟ ئەو بەم جۆرە وەڵامی دامەوە. بەپی زانیاری سەرەتاییەکان ئەوەی کە بینراوە لە کامێرە و لە راپۆرتی پزیشکی خۆکوژیە، بەڵام پێویستی بە لێکۆڵینەوەی ورترە کە ئەوە ئیشی بەڕێوەبەرایەتی بەڵگە و تاوانە، ئیشی دادگاکانە، ئەوە نییە کە هەرکەس بڵێ بەبێ بنەما قسە بکات. کەسان خەمبەست ئەوە دەکرێت لە نێو زیندانەکانە زۆر جار باس لەوە دەکرێت کە ئەشکەنجە بوون ئێوە نانەخە شتی وانێ لەبەرەوەی ئەشکەنجە لە شوێنێکەیە کە پێویستیان بەوە هەبێت کە ئەتراف بکە لە لای ئێمە هەموو شتێک تەواو بووە سزادرا، هەرچەنە من بۆ خۆم بە هیچ شێوەیەک بۆ کاتی ئەترافیش لەگەڵ ئەشکەنجە نیم، چکە ئەمە ڕێگە پێنەدراوە و قەدەغەکراوە لە ڕووی مافی مرۆڤەوە نابێ هیچ سزادراوێک نە لە کاتی لێکۆڵینەوەیە نە لە کاتی سزادرانە ئەشکەنجە بدرێت. نمونەیەکی زیندوو لەسەر پرسی ئەشکەنجەدان بەندکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسانی بادینانە کە زۆربیان لە زیندانەوە نامەیان بڵاو کردەوە و تێیدا ئەوەیان باڕوونی وتووە ئەو وتانەی داویانە لە ژێر ئەشکەنجەدا بووە. دەربارەی دانپێدانە ئەو دانپێدان هاتنە بەڵاوکردنی تشتێک نەبووە کە بێژنێت تاوان یعنی چێ بتمونم هەم ڕۆژنامەوان بەناوە کار ینی چاودێری کرد بیتن چاودێری ڕەوشێ یانجی پارێزەرێنمە یانجی ڕێکخراوی ناودەوڵەتی ji ber wan danpêdanê hatîne belaavkirinê hevalê me bergirîş me kiriye bergirîş hevalê me kiriye me kiriye bûçî çunke di wan danpêdanan da hîç tawanek nebûye yanî bêjin ev kak mala şivan yan jî kak eyaz yan jî kak guhdar ev dî ev hevalên me dî şêrvan şêrwanî tiştek negotiye ku tawan bîtin li ser wan yani mesela ew danpêdanê hatîne belaavkirin jî bêguman yanî bûnum jêr fişarê bûye fişareka zor ser me hemûyan hebûye taybet jî bêjim hevalên me yên diye hatîne hikûmdanê. ئەم پارێزەرە ساڵانێکە ئەزمموی لەگەڵ دادگا و تۆمەتباران و زیندانیەکاندا هەیە. باسی پرسی ئەشکەنجەدان دەکات کە تاوەکو ئێستا لە نێو گورتوخانەکاندا ئەشکەنجەدان وەک هۆکارێک بۆ دانپێدانان بەکاردەهێنرێت. تۆمەتبارم هەبووە پێیان تۆ بچیتە ژووری حاکم بێتە دەرەوە اعتراف نەکەی وا لە سژن وات لەکەن و شین و مۆرتەکەی. تۆمەتبار بێگوناها تاوەکو تاوانەکەی لەسەری نەسەلمەرێت هەڵبەتە ئێمە توڕوقی ئیزباتمان هەیە کە چۆن ئەتوانی بسەلمەرێت. تۆمەتبار پێم وایە لێرە و لەوێ باس لەوە ئەکرێت کە ڕەنگە تووشی ئەشکەنجەدان بن چ ئەشکەنجەدانی مادی بێ یاخود معنەوی. لە قانونی وسوڵ محاکەماتی عێراقی بە شێوازێکی ئاشکرا ئاماژەی پێکردووە و مادەی 37 دستور دەڵێت بە هیچ شێوازێ نابێ توندوتیژی یاخود تەعزیب لە بەرامبەر تۆمەتبار بکرێت بۆ چکە ئێمە لە قانونە مەبدەئێکمان هەیە ئەڵێ ئاعتراف سەید الئەدلێ ئەسڵەن ئەگەر لە من بپرسی زۆر جار دانپێدان بە ئەشکەنجە ئەفعەف ئەدیلێ باشە بێهێزترین بەڵگەیە لەبەرەوە زۆر جار جەستەی ئینسان خۆی لە خۆیە وەکو چۆن بڵێ پەیوەندی ڕۆح ئێمە ناو کۆمەڵگە شاڵێن ڕۆح زۆر شیرینە کاتێک ئەو تۆمەتبارە یەت لەژێر هەموو جۆرێکی ئەشکەنجەدانە بە زۆر وای لێ دەکرێت کە دان بەو تاوانە بنێن لە دوور و نزیکەوە پەیوەندی بە تاوانەکە ئەمە زوعفی موئەسەساتی دەوڵەت ئەگرێتەوە. جگە لە ئەشکەنجەدان زۆربەی مافەکانی مرۆڤ لە زیندانەکانی هەرێمی کوردستان پێشێل دەکرێت. بەگشتی دۆخی چاکسازیەکانی هەرێمی کوردستان هەرسێک چاکسازیە گەورەکەی گەوران و هەرسێک چاکسازەکەی نەوجەوانان و ژنان دۆخێکی خراپە لەبەرەوەی ئۆڤەرلۆدێکی زۆر هەیە لە چاکسازیەکاندا و ئەو کەسانەی کە لەوێن دەبێت ڕێژەکان زۆر کەمتر بێ لەوەی کە هەن ئێستا لە ناو چاکسازیەکاندا و ئەم ڕێژە زۆرە ژوای کردووە کە نەتوانرێ بە شێوازێکی باش کار لەسەر دۆخی تەندروستی دۆخی دەرونی دۆخی کۆمەڵایەتی ئەو کەسانە بکرێت کە لە ناو چاکسازیەکاندا هەن و حکم دراون و بە شێوەیەکی تر ئەمە کاریگەری لەسەر دۆخی دەرونی بەردەوامی ئەو کەسانە دەکا و ناتوانرێ پرۆسێسی
چاکسازکردن لە ناو چاکسازیەکانە بەم شێوەی ئێستا هەیە و بەم هەیکەلیەتی کە ئێستا هەیە ئەنجام بدرێ. هەرچەندە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان بەردەوام جەخت لەوە دەکەنەوە کە مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە زیندان و چاکسازیەکان پارێزراوە، بەڵام لە بەرامبەردا لە راپۆرتی ساڵانەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تایبەت بە مافی مرۆڤدا ئامارەکان پێچەوانە و لێدوان و وتەی لایەنە پەیوەندیدارەکانن. ئەوە دەسەلمێنن کۆی هەرێمی کوردستان و زیندان و گرتوخانەکان ژینگەیەکی تەواو نالەبارە بۆ مافی مرۆڤ.